خۆپشاندانی هەفتەی بەرەنگاربوونەوەی سزا و فشارەکانی سەر مامۆستایانە. کۆیە تاکە قەزایە لە سنووری ئیدارەی هەولێر بایکۆتی پرۆسەی خوێندن تێیدا بەردەوامە. مامۆسایان بە دەموتنەوەی دروشمەکانیان بەرەو پێش بینای قایمقامێتی قەزاکان دەڕۆن و داوا دەکەن. قایمقام دەست لە فشارکردن هەڵگرێت و بێتە ڕیزی خۆپشاندەرانە. ئێستا 5 مانگا مامۆستایان لە شەقام هاوار دەکەن هیچ کامێک لە داواکارەکانی مامۆستایانی جێبەجێ نەکردیە. حکومەت بێباکە لە ئاست هەموو داواکاریەکانی مامۆستایان. بۆیە ئێمە دووبارە و سەدان بارە ئەگەر فشار هەر لەسەر مابی ئێمە زیاتر و بەگرۆتیتر دەبین. بایکۆتمان بۆ ئەوە نەکردکەوە خوێندکاران زەرمەند بن. چوونەوەی ئێمە ئێستا بۆ ناو ناوەندەکانی خوێندن و لە لایەش تریشەوە جێبەجێ نەکردنی داواکاریەکانمان وامان لێ دەکا ئێمە سوور بین لەسەر داواکاریەکانمان و پرسی بایکۆت. مامۆستایان ئاماژە بۆ دەکەن 5 مانگە بایکۆتیان کردووە و تەنها خاڵێکی داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. ئیدی بۆچی بایکۆت بشکێنن؟ دەستبردن بۆ سزادانی مامۆسایان لە بەرامبەر نەگەڕاوێن بۆ نێو هۆڵەکانی خوێندن مامۆسایانی ڕقاسووتر کردووە لەوەی دەڵێن حکوومەت قەرزدارە لە هیچ وڵاتێکی دنیادا نەبووە قەرزدار سزای خاوەن قەرز بدات. لە پەنای مامۆستایان فەرمانبەران و کاسبکارانیش بەشدار بوون. قایمقام گەشتە نێو خۆپشاندەران تا گوێ لە داواکاریەکانیان بگرێت و داوای لیان کرد بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن و وتی خوا سەبەبکاری ئەم دۆخە بکرێت. من لێرە تەنها ئەوەندە دەڵێم خوا سەبەبکارەکە بگرێت. ئەوەی کە ئەو بارودۆخەی بەو وەزعی ئێستا گەیاندووە ئینجا هەر کەسێک بێت. ئەگەر ئێمەش بین ئەگەر منیشم وەکو ئیدارەی شارەکە من بم خوا ئەو کەسە بگرێت کە ئەو بارودۆخەی بەو ڕۆژە گەیاندووە. سزادانی مامۆسایان لە زۆرینەی ئەو ناوچانە دەستی پێ کردووە کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. بۆیە سزادراون دەڵێن ئێمە داوای موچەمان کرد کەچی وا خەریکە بە یەکجاری موچە بڕاومان دەکەن. دیار جەمەل دەنگی ئەمریکا کۆیە.